چیرۆکەکانی خۆبەخشی زۆرن. یەکێک لەو چیرۆکە گرنگانە چیرۆکی ئەو مرۆڤانەیە کە لە پێناو مانەوەی جوانی سروشت و سەوزایی کوردستان کاری زەحمەت ئەنجام دەدەن. ئەوانە ژینگە دۆستن. چەند جار بەقەد تەمەنیان خزمەتیان بەو ژینگە و سەوزاییەی ئەو شارە کردووە کە بۆتە کارگەی ئۆکسیجین و هەناسەدان. بەنسبەت گورچاندن و شتر چاندن یعنی ئەوە لە نەمامکەی ئەندازەی پارکەکان لەوێ کارمەندی هەیە لەوێندەرێ هەردەستن بە چاندنی هەندێکەیە بە تۆ دەچیندرێ هەندەشیە قەڵەم بە قەڵەم دەچیندرێ ئەمە هەردەستین لە کاتی بەهاران ئەو گور و ئەو شترە دارانە دەینین لە دوورگە ناوەندەکان لە شێستەکان دەیانچینین بە کۆمەڵ دەچین لەوێندەرێ دەیانچینین خزمەتیان دەکرێت ئەوە خزمەتەشی زۆر دەکرێت وەکو مندارێکی چاوە دەبی ئەوە زۆر چاو لێبی خزمەتی بکەیت ئەگەنە دارەکان یان گۆڵەکان هیچ کێبن. ئەم ڕەنگە سەوزا سەرچاوەی بەخشینی جوانیە بە چاو و بەرهەمهێنانی ئۆکسیجین. سەربازی ون ئەم جارە چیرۆکی کۆمەڵێک باخەوان و کرێکاری بە تەمەن دەگێڕێتەوە کە مووی سەریان لەو خزمەتەدا سپی کردووە و گەنجێتیان بە قوربانی ئەو دار و درەخت و گوڵزار و پارکانە کردووە. ئەمە کە لەو کارە ئیش دەکەین تەبعاً بێ ماندی بوون نابی هەر کارێکات لە ساعتاشە تاکو یەک ئیش دەکەی ماندی دەبی بەس هەست بە ماندی بوونی خۆمان ناکەین لەبەرەوەی کە خزمەتی ئەو باغانە دەکەین خزمەتی ئەو شارەی دەکەین بەس عەمەلەشمان تێدا هەیە بەڕاستی لە تەمەنی 70 سال بەسەرەوەیە ئەوان تەبعاً وەکو جاعیرەک نییە هەست بە ماندی بوونی خۆیان دەکەن بەڵام خزمەت دەکەن ئەوانی زۆر تاسیریان ئەوا لێ ناکات کە هەست بە ماندی بوون بکەن. تەقلیم بە مقەسی دەکرێت بە مەچینەی تەقلیمیشەیە دەکرێت ئامێرەکە تەقلیمەوە ئەزیەتەیەوەیە ئەتو ئەو دارە ئەگەر دارەکە پیر ببی ینی ئەو قۆر و باسکانت هەموو دەکەوی مەچینەی ڕادەگری ئەزیەتی پێوە دەخوا ئەو عەمەلەیە کە ئەو تەقلیمەی دەکە ئەگە ناسکتربی بەرێ خاستان دەدۆنیە ناسکە ئەوە تەقلیمتر داریتر هەیە ئەوە لە قۆر و باسکەکانی ئەزیەتی دەخوا ئەو شانانەی ئەزیەتی دەخوا ئەوە مەزامەتی تەقلیمیە. خۆبەخش و ژینگە دۆستن هاوڕێی درەخت و سەوزاین دەستەکانیان و ڕۆحیان تێکەڵ بە قەد و باڵا و ڕەگی ئەو درەختانە کردووە کە چۆن دەبن بە پارێزەر و بە خێوکەری سەوزایی و درەختەکان. ئەم کرێکارانە وەک ژینگە دۆستێک چەندین ساڵە هەموو زەحمەتێک دەکێشن بۆ مانەوەی ژینگەیەکی تەندروست و سەلامەت چونکە مانەوەی مرۆڤایەتی بەندە بە مانەوەی ژینگەیەکی پارێزراو. بەنسبەت تۆ چاندنەکە ئەوە لە دەمامگەی ئەندازەی پارکەکان لە مانجینۆ دەست دەکرێت بە چاندنی لە بۆ پێڕایانی لۆ فەسلی بەهارێ ئەوانە دێتە بەرهەم بەس خزمەت زۆر ئەزیەتی پێوە دەخورێت لە نەمامگەی کارمەندەی زۆری تێدا ئیش دەکرێت زۆر خزمەت دەکرێت یعنی بەڕاستی ئەوها بە ئاسانی نییە کە ینی ئەو نەمامگەیە خزمەتی ئەو گورانە دەکات ئەوها بە ئاسانی برین بێتە بەرهەم و بینی لێ خەڵک یان دەستکاری بکات و هەری بچێشی. ئەم مرۆڤانە ڕێگر دەبن لە هەوڵی لەناوبردنی دار و درەخت و سەوزاییەکان. هەروەها پاشماوەکان لەناو دەبن و دەبنە داینەمۆی زیادکردن و پاراستنی سەوزایی و ژینگە بڕوایان بەو دروشمەیە کە دەڵێ دار و درەخت و سروشت
بۆ ژیانی مرۆڤە با ژیانمان لەناو نەبین. بەنسبەت ئەو پیاوە پیرەمێردانەی ئەمن بەڕاستی زۆر لەگەر پیاوە پیرەمێردەکان ئیشم کردیەوە ئێستاش بەردەوام لەگەرەوان بەڕاستی ئەزبوونی زۆر هەلەوان فێربوومە ئەوان زۆر پێشی منم 9 ساڵ چامان گەیشت دەکەم ئەوان پێشی منیش لەوێ بووینە یعنی پێشتریش لە ژیانی خۆیان ئیشی شارەزانە لە دار و باری و لە گورچاندنی و لە تەقلیمی ئەمن ئیسفادەی زۆرم لەوان کردیە لە ئیسفادەی چاکم لەوان کردیە بەنسبەت ئەو یەختیارانە بەڕاستی دڵسۆزن. خانی پلاستیکەکان لەوەی هەوا گۆرچی پێ بکەین پانکەمان هەیە پانکەمان هەیە ئۆتۆماتیکیە بەخۆی ئۆتۆماتیک دەکە هەوا گۆرچی پێ دەکە پانکەشمان هەیە بەدەست ئیش پێ دەکەی کە پێویستی کرد هەوا گۆرچی پێ بکەین پانکەی پێ دەکەین. ئەم ڕەنگە سەوز و سیما جوانە سەرچاوەیەکی گرنگی بەرهەمهێنانی ئۆکسیجینە. تێکردن ئەوە لە نەمامگەیە لەوێ مەجموعە کارمەندەکی خۆی هەیە ئەو زەرفانە دەینن ئەوانی مەجموعە کارمەند دەکەن بەڕاستی زۆر یعنی لە بەیانی هەتاکو دەوامیان خلاص دەبی ئیل لە کاتی ساعتی ناخواردنیان نەبی ئەگەر ئەوانە هەمووی بە جەماعیدا دەنیشن لە دەورەی قەلابە لیمە کۆ دەبنەوە هەمووی بە ئامێری خۆیان تێدەکەن لەناو زەرفەکان ئەجە پاشان دەگوازرێتەوە لە ناو گۆلیانەیە لە گۆڵەکاندا دێن ئەجا تۆی لە ناو دەکەن دەچینن هەتاکو بەرهەمی گوری پێبین و لەوە خزمەتکردنی ناو شاری هەولێرێ ئەوەیە بەنسبەت لیم تێکردنی چیس. حەسارە ئەلێی دەکەم ئادیقی پاک دەکەم و خاوین دەکەم و پاک دەکەم و خاوی دەکەم و جوها قەڵان و خاکە ناس و دەقەڵان مەقەسەی و لێدەم و من عەسارە لە هەدیقەیمە لە پاکەکانیش دەکەین ئیشی هەدیقەی چی ئەوەی دەکەین دوایە ملەتەکەش مساعدەی ئەو پاکانە ناکەن تێبینی ئەوەی ناکەن یانی داری دەشتێن تشتی دەکەن شتی ناڕێک دەکەن بە خودای ڕۆژەیە باشماندینە ڕۆژشەیە مناسبە ڕۆژ دەزان 10 ساڵە لە باخچەکان خزمەتم هەیە وەکو ئیشی من مەسەڵەن تەقلیما چێ لانەوەی مەچنە لێدانە ئیشی ڕۆژانەمان ئەوەیە کەسبێنان دێن دەست بەکار دەکەین هەتاکو نیڕوانێ بەس داواکارێکمان لە هاوڵاتیان ئەوەیە کە دارەکان نەشێنن خزمەتی دارەکان بکەن ئەو ئیشی بەسەن تەقلیم دارەکان دەڕازێنینەوە لە بنێنە شێستی لە هەموو جێەکانی مەسەڵەن لە هەولێرێ دەسوڕن لە 2009 تەعینی موقەتین لە بە ئەندازەی پارکەکان ئیشمە باخەوانە جارێ مەچینەی لێ دەدەین و دارێ مەشینێ ملمان هەیە دامیشمان هەشتی بەیانی هەتا یەکی نیوەڕۆیە دێم سبەینا سەرەکی بە نازاو ئەو پلکە خاقەز و خاوین و سووسە و موشانە خاوی نەکەمەوە دوایە گەجەیەک پیسبی بە بژار بڕی چار دەورەی دارەکان دەرێنم و پیشەم باخچەوان ڕۆژانە سەعات هەشتی بەیانی هەتا یەکی نێوەڕۆ دەست بە کارەکانمان دەکەین کارەکانمان بریتە لەوەی کە ئەو داران کە وشکن دامڕین و هەروە تەقنیمکردن و ئەو جیا و فریزە زیادانەی کە هەیە دایان بڕینەوە و جوان خاوێنیان دەکەینەوە و بەس هیوادارین ئەو خەڵکانەی کە لەگەڵمانین هیوادارم پژگیریمان بکەن و لەگەڵمان بن بۆ ئەوەی کارەکانمان بە ئاسانی بڕواتن و کارەکانمان بە جوانی تەواو بێت. بەنسبەت ئاودان سێ زۆر ئاودانمان هەیە ئاودانێ مەسەن لە مامگەی ئەوە لە بۆ گورەکان ئەوە نەوا جۆرەکەەوە دەبی ئاو بدرێت ئاودانمانەیە لە شەستەکان بە مڕەشەی پێدەرێن ئەوانە ئەوش کارمەندی خۆی هەیە دەقەی لۆ دادەدێتەوە ئاودانی خۆی پێدەکە ئاودانمانەیە لە
سیازەکان بە سۆندەیە ینی بە سۆندەی ئاو دەدرێت ئەوە ئاودانیشبانێت لە بە تەنکەری لە سیازەکان ینی هەمووی گۆلی لۆکرایە کارمەند بەس گۆلی لۆ دروست دەکە هەموو ڕۆژێ تەنکەر دەچی ئەو ئاودانەی بە تەنکەری ئاوی دەدات و بەوەی دارەکەی شکنەبی لە فەسلی هاوینی هەتاکو دەگەینە فینکای. ئەم دەرەخت و گژوگیایە دروستکراوێکی زیندوی سەر ئەم زەویەیە سەرچاوەی سەرەکی خواردنی مرۆڤ و ئاژەڵ و زیندەوەرانە بەگشتی. بۆیە سەربازی ون ئەم جارە ژیانی کۆمەڵێک کرێکاری باخەوان دەگێڕێتەوە کە چەندین ساڵە لەسەر سەوزکردنی شار و شەقام و شوێنە گشتیەکان ناوەستن. ئەم دەستانە دامەزرێنەری چەندین پارک و باخچەی دار و درەختن کە ئەم پارک و باخچانە بوون بە سەرچاوەی سەرەکی و کارگەی بەرهەمهێنانی ئۆکسیجین لە شاری هەولێر. بەنسبەت نەخۆشی لە ئەوە ناو حەدیقەی یان سەوزایی هەر لە شوێنێکیش بکە طبعاً عساسی هەیە عساسی بە ژیای هەیە بە فریزی هەیە تووشی عساسی پیستی بووە دەبووچاو بووە و لە جاروێ لە سەرمایە یعنی شەختە هەیە یعنی خوزی هەیە ئەو عملە و کارمەندە لەوەیە تووشی خورانی لە کاتی بارانی بەرەیە ئەوانێ تووشی خورانی پێز بووینە دەستیان یان قاچیان ینی لە گەرماش هەیە ینی چاویان سوورەبی دەخورێ ئاوی دەکە ئەو هەمووی عساسیەی چاوی پێدرن ئەوە زیاتر لە کاتی هاوینانە چاو سووربوونەوە ئاو فرمێسک لێ ڕێشتن لە حساسی لە ناو عەدیقە و لە جەزرەکە و لە دوورگەکە. باغەوان نەبی ئەو داروبارە هەمووی لە جێ خۆی هیشک دەبی خەڵک دەشتێنی یا مێرمندارە دەستنە ناو عەدیقەی ناو سەوزایی ئەو هەز بە ئەوە مەسئولیت ناکە نازانی تۆ بوانێ بکە یان دەست ئەو دارەی دەڵەکەینی دارنابی بڵەقێ ئەو ڕێگە دارە هەمووی کە لەگەڵ لەقاننی ئەو دارە وشکەبی ئەگەر ئەو کارمەند لەوێ نەبی ئەو بنانە خۆش نەکە هەر نەداتە و گەشە ناکە برن نابی ئەو دارەکە لقی داوێ دەبی لۆی ببڕی هەتا زیاتر برن ببی ئەگەر کارمەند دەبی بەڕاستی ئەو وەکو منداریش ساوایە ئەو دارە ئەگەر ئیشی نەناو نەکەی خاوێنی نەکەیەوە چاو لێ نەبی بەخوای لە جێ خۆی هەموو هیشکەبی و لەوەی دەبی دووبارەش دەری بینتەوە هیچ سوودەچی نابی. ئەو کرێکارانێک کە خزمەت دەکەن خزمەتی ئەو پارک و باخچەی دەکەن غابادەکانمان دەکەن ئەو کەم جار ئەو نەمامە کە دەزیێت تۆیە ئەو تۆیە دەچیندیان قەڵەمێکە دەچیندێ خزمەت دەکە ئاو دەدرێت دەرمانی دەڕشێندرێ وەکو منداڵێکی ساوا لە گچکەی ڕابەخەیەوی دەکەی تاکو ئەم دێکاتە 20 ساڵ کەس نازانی ئەو تەمەنی ئەم دارێت چەند ساڵە ئەو کرێکارە بە تەمەنانەمان لە سەروی 70 ساڵە خزمەت دەکەن شەونخۆنی دەکەن لەگە ئەو داڵانە خزمەت کەم بەس بۆ ئەوەیە کە جوانی هەولێر جوانیەکی بدەن بەو پارک و باخچە و دوورگە ناوەندیانەی کە لێرە هەیە ئەو کارە زۆر زەحمەتە لە پێناو موچێکی کەم ینی موچێکی هەیە موچەکەی کەمە لە قەدەر ئەو کارێ ئەو کرێکارە ئەنجامی دەداتن ڕۆژانە ئەوە ئەنجامی دەدات معنی هەموو ڕۆژێک کە دەوامیان دەست پێ دەکات چەند کاتێکیان هەیە لە هەشتی بەیانی تاکو یەکی نەوەڕۆ شەفتێکی تر هەیە لە یەکی نەوەڕۆ تاکو شەش ئێوارە بە بەردەوامی کار دەکەن شەوان بە دڵسۆزی ینی دڵسۆزی ئەو کارەی من وا تەوەقع دەکەم کە لە بۆ موچەکەی نییە زیاتر لە بۆ دڵسۆزی ئەو دار و ئەو موچەکەی کەمە بەس وەکو ئەو کە ئەوەیە ینی لە خۆشی داڵەکەی و باخچەکەی ئەو کارانە ئەوانە ئەنجام دەدەن. بەنسبەت دەرمانی چەند جۆرێک دەرمان هەیە جۆرەکیانەوەیە کە دەرمەلۆ ئەو دەژیرێتەوە لۆ ئەو جیاوگۆرەی ئەوەش کارمەندی خۆی هەیە ئامێری خۆی هەیە ئەو کارمەندە دەبی زۆر وریاوی بەدڵی هەیە لەبەر دەکە پێراوی تابەتی خۆی یان پوتە لە پێیتی کەمامی دەبەستی کراوی دەبەستی پەنجەوانەی لەدەست دەکە
ئەز ئەو دەرمانەی دەگرتەوە ئەوە لەو ئەو فریزەیە کە لە ناو داروباری ئەوە بووە دەیڕشێنی ئەوە لە بۆی نەناوێت جۆرەشی دیمانەیە دەرمانەیە لە بۆ داروباری لە بۆ ئەو داروبارانێکە عەشەڕات لێیدایە ئەو دەرمانەی لێی دەدەین لە بۆ خاتری ئەوەی ئەو عەشەڕاتانەی لەسەر نەمینێت و لە ناوی بات. ئیدی دوای شەونخوونی و چاودێری ئەم کرێکارانەوە کۆرپەیەکی ساوە ئەو درەخت و نەمامە ساوایانە لە ئامێز دەگرن و دەیان پارێزن لە سەرما و گەرما و نەخۆشی بۆ ئەوەی ببن بە بەرهەمێکی باش بۆ ڕووپۆشکردنی شەقام و باخچە و دارستانەکان بە سەوزایی. ڕاستی ئەو کارمەندانە ئینسانی زۆر دڵسۆز و بەڕێکوپێکی کارەکانی ئەنجام بدەنەوە. بەڕاستی خزمەتکردنی سەوزایی شاری هەولێر لە کارە ئاسانەکان نییە بەڵکو یەک لە کارە هەرە قوسەکانە کە لە ئاستۆی بەڕێبەتی ئەندازی پارکانی هەولێرە و ئامانجی سەرچیمان لە ئەم بەڕێبەتیە بۆ ئەوی بتوانین پاراستنی سەوزایی شاری هەولێر بپارێزین و هەروەها بەر لە ڕێگەی ئەو کارماندە دڵسۆزانە کە بەڕاستی سەربازی ونن کارەکانی خۆیان زۆر بە دڵسۆزی و بەڕێکپێکی ئەنجام دەدەنەوە بۆ ئەوەی بتوانین ئێمە ساڵانە ئەو سەوزاییەکە هەیە لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر بپارێزین بەڵکو ساڵانە ڕێژەیەکیش لەسەر ئەم ڕێژەیە کە هەیتمان زیادی بکەینەوە. ئێمە وەک ئاشکرایە کە دەزانین بایەخدان بە سەوزایی چەندین کارێک قورسە بە تایبەتی ئەگەر بۆ نمونە هەر یەکە لە ماڵی خۆمان باخچەیەکمان هەیە سێ بە چارێکە کە دەکە 12 مەتر دووجا کارێکی زۆر دەوێتن بۆ پاراستنی ئەو داڕوڕوەک و گوڵ و ئەو باخچەیە کە ئەرکێکی چەند زەحمەتە و چەنەوەشە. ئێمە ڕۆژانە ئەو کارمەندە دڵسۆزانە بەڕاستی بە چەند سەدا هەزار مەتر دووجا کارەکانی خۆیان ئەنجام دەدەنەوە و توانیتیان بە سەربەرزی و سەرکەوتوی کارەکان ئەنجام بدەن و بتوانن ڕێژەی سەوزایی لە شاری هەولێر زیاد بکەن و ئەوەندەی کە هەشا بیپارێزن تاکو بتوانین ئایندەیەکی گەش و کەش و هەوایەکی تەندروست بۆ شاری هەولێر بپارێزین. ئامادەبوونی زستانان و هاوینان فەرقەشی زۆریە لەبەرە هاوینان کاتی ئیشەیە تەقلیبی تێدایە مەشینی فریزی تێدایە ئاودانی تێدایە ینی خاوینکردنەوەی تێدایە خەڵک زۆر دێتە ناوێ دادەنیشی پیس دەکەن ژینکەی پیس دەکەن پێش هەموو کاتێک دەبی سعات و نێوە ئەتو بەش شوێنەکەی خۆت خاوینکەوە پاشی ئەوەی دەبی ئاودانی بکەیت ئەو ئاودانە ینی دەبی دار بەدا گور بە گور ئەوە هەمووی تێر ئاو ببی هەموو ڕۆژێ ئەوە دووبارەیە ینی ئەوە زستانان وانییە زستانان ئیلا ئەگەر قاقەزێک شتێک ئەوە باهی نابی یان کابرا شتێکی خواردی فڕی دابیتە ناوێ ماندەبوونی زستانان و هاوینانی زۆر جیاوازە. چاندن و بڕین و جوانکاری شار و پاراستنی ژینگە و لە باوەشگرتنی ئەم نەمام و دار و درەختانە ئەرکی ئەم کرێکارانەیە کە پیرۆزی کارەکەیان بە مانەوەی مرۆڤایەتیەوە بەندە. یەکێک لە کارەکانیان لێرە چاندنی نەمام و تۆی ڕووەک و دار و درەختە کە لەم شوێنە شەونخوونی دەکرێت بۆ گەورەکردنی ئەو توێکڵ و لق و نەمامە ساوایانە. بەیانیا کاژمێر هەش دەینە سەرکار ئیشی من مەچینە لێدانە لەگەر مەقەسکردن بەڕاستی تۆزێ خەتەریاتی تێدایە چەند جاریش مەقاس مەچینەکان ئەزیەتی داینە بەڕاستی لەگەر کرێکارەکان هاوکاری یەکترەکەین زۆر سوپاسی هاوکارەکانمانەکەین بۆ سەرکار داواش لە خەڵکیەکەین یارمەتی دەرمان بن بۆ ڕازاندنەوەی شارەکەمان بە تایبەتی شاری هەولێری خۆشەویست. لەو پارکانەیش دەکەم نزیکەی 6 ساڵ دەبی دەرمان دەڕشێنم ئەو دەرمانە بۆیە ئەو جیا لە ناو دەبە عەشەڕاتی لە ناو دەبە. 10 ساڵە لە ئەندازە پارک و باخچەکان ئیش دەکەم شوفێرم بەیانیان سعات 7 دێم کارمەندەکان سوار دەکەم دەیامەوە بۆ سەر ئیش لە ئیشتەکە خۆشم زۆر مرتاحم. ئێمە ڕۆژانە هەردەستیم بە
خزمەتکردنی هەموو قسمەکەمان یعنی ئەوە نییە لە یەک باخسێک دانیشن هەموو قسمەکە لەسەر ملی مێ نزیکەی 8 نەفەر 10 نەفەرین ئەو 10 نەفەرەمان زیاتر ئیشی هەموو قسمەکەی دەکەین مەسەرەن بژاری سیازەکانمان قایان دەکەینەوە مەچنیان لێ دەین لەو ڕۆژان ینی کرێکارەکانشمان تووشی ڕووداو دەبن زۆر جاروێ مەچینە مەسەلەن بەر دەردەپەڕی بە چاویان دەکەوی ئیدی لەو حاڵەتانە دەبن ناچارین بیان گوازینەوە لۆ نەخۆشخانە. بەڕاستی دەستخۆشی لە گشت ئەو کارماندانە دەکەمەوە بەڕاستی گروپێکی زۆرمان مەجموعەکی زۆرمان لە کارمەندەکان بە تەمەن و زۆر جار خەڵکانێک وهاتە سەوڵ دەکات لە ئەوانەیە کە تەمەنیان گەورە بووە احتمالە کاریان پێ ناکرێت بەڵام بەڕاستی ئەوەی کە ئێمە تێبینمان کردێ سەرڕاوەیە کە گەنجەکان کاری خۆیان ئەنجام دەنەوە بەڵام قەناعەت هەبێتن ئەوانەیە کە بە تەمەنن زۆر بە دڵسۆزی و زۆر بە ڕێکپێکی کارەکانیان ڕۆژانە بە سەرما و بە گەرما و هەروە هیچ وەختێک درێغیان نەکردووە هەر کارێکیان پێ ڕاست پێداوە لەسەر ئەرچشانی خۆیان زۆر کارەکانیان بە جوانی و بەڕێکپێکی ئەنجام داوە ئێمە دەبی ئەوەش لەبیر نەکەینەوە بەڕاستی تەماشای تەمەنی وانە بکەوە بەو عمرۆ بۆ ئەوانە کە خزمەتی هەولێر دەکەن خزمەتی و ئەو شارەی دەکەنەوە خەڵکانێک دەبی هاوڵاتیان ئەوانیش ڕێز لە ماندووبوونی ئەو کارمەندانە بگرن و بتوانن دەست بەدەست ئێمە شارێکی ڕازاوە و شارێکی جوان وەک شاری هەولێری پایتەخت بپارێزین و بتوانین سەوزاییەکەی زیاد بکەین. سەرڕای ئەوەی کە ئێوە مەترسیێکی زۆرتیدا هەیە وەک بە خۆتان ئاماژتان پێکردەوە زۆر جار لە ناو دورگە ناوەندەکان بەڕاستی ئۆتۆمۆبیل کە بە خێرایی زۆر دەڕواتن و پابەندی ڕێنمایەکانی هاوچۆ نابێتن دەبێنێت مەترسی دروست دەکاتن لەسەر ژیانی ئەو کارمەندانمان کە کار دەکەن ناو دورگە ناوەندەکانیان و زۆر جارش هەبووە حەوادسی و هەڕوودایە کارمەندەکانمان بریندار بووە و وەفاتیشی تێدا هەبووە بەداخەوە ئێمە لێکانە داوا دەکەن کە ڕێز لە ئێمە سەوزایی بجرێتن و ئەو کارماندانە بەڕاستی کەم ڕۆژانە بە شەو بە ڕۆژ بە سەرما و بە گەرما ماندووبوونی خۆیان دەسەسپێن بۆ ئەوەی بتوانن سەوزایی شاری هەولێر بە گەشایی و پارێزن. ئیدی دوای شەونخوونی و چاودێری ئەم کرێکارانەوە کۆرپەیەکی ساوە ئەو درەخت و نەمامە ساوایانە لە ئامێز دەگرن و دەیان پارێزن لە سەرما و گەرما و نەخۆشی بۆ ئەوەی ببن بە بەرهەمێکی باش بۆ ڕووپۆشکردنی شەقام و باخچە و دارستانەکان بە سەوزایی. تەقلیم ئەو سیاجانەیە کە دەکرێت لە جەوساییدەکان لە دوورگەکان لەو دەچیندرێ ئەوە داروبارە هەلکە لەو لایەشی دەڕوە لە سەرەکەی برن دەبی تەنیشتەکانی برن دەبی لازمە ئەوە جوان بکرێ تەنیشتەکانی وەربژیرێ سەرەکانی وەربژیرێ ئەجە بەم قەسی دەستیش دەکرێ بە ئامێری تەقلیمیشمان هەیە بەوانە دەکرێت طبعاً زەحمەتی زۆری تێدایە مەسەرەن ئەو کارمەندەیە کە ئیش دەکە و باغەوانەیە ئیش دەکە تەقلیمی دەکە حەز بە ماندووبوونی قۆری دەکە شانەکانی دەکە فەقەراتی پشتیش دەکە لە بەوەی خۆی کوڕ دەکاتەوە بە مقەسی یان بە ئامێری تەقلیمی ئەوانە ئەنجام دەدا ئەزیەتی پێوە دەخۆ. لۆ بڕینەوەی دارەکان ئەو دارانەی کە گەڵایان هەیە گەڵایەکانیان هەردەوەرێ ئەو دارانە هەر دەستین لە ناو شاری هەولێری ئەو دارانە هەمووی تەقلیمیان دەکرێن دایان بڕینەوە لە بەوەی زۆر برن دەبن دەبنە تۆپاک زۆر زۆر جوان دەبن ئەو گەڵایانە و پەلکانش هەر دەوەرێن ئەوانە هەمووی خاوێن دەکەینەوە. ئەم دەستانە تینویەتی ئەم گەڵا و درەختانە دەشکێن و وزەیان پێدەبەخشن تا گەشە بکەن ئەم گەشەکردنەش هێز بە مرۆڤایەتی دەبەخشێت. دار بڕینەکان سارێجارێک ئەو دارانە هەردەستین بە بڕینیان ئەوانی گەڵایانێ هەردەوەرێ هەردەستیت بە بڕینیان لەکە مەجموعەی برادر لە شێستی هەیە ناو زەزرەکان هەیە وەبی ئەو دارەیە بەهێز ببی خۆنوو دەکاتەوە دەبتە تۆپەک ینی زۆر جوانی بە شارەکەی دەدا ئەو گەڵا و ئەو پەلکە دارانەی کە هەرش دەوەرێ ئەمە خڕیان دەکەینەوە فڕیان دەیت.
داوام لە هاوڵاتیانە لە خەڵکە ینی زۆر چاویان لەو داروبارانە بی لە فریزەکان بی لە مڕەشەی بی کە هاوکارما من کارەکانمان بە جوانترین شێوە و بەڕێکترین شێوە ئەنجام داوە بۆ ئەوەی بتوانین سەوزایی بپارێزین و لەکانەوە لە ڕێگای کەناڵەکەتان دەستخۆشی لە یەکە کارمەندەکانی خۆمان دەکەمەوە کە توانیتان شەو و ڕۆژ لە سەدابنێنەوە و بەگەرما و بەسەرما کارەکانیان ئەنجام بدەنەوە تاکو بتوانین بەم شێوەیە جوانەیە کە ئێستا هەولێری خۆشەویستمان پێڕازاوەتەوە. ئەوە دیاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24ەوە بەرامبەر ئەو کارە جوانانە و ڕێکپێکانەی کە لە دەستی ئێوەوە ئەنجام دەدێتەوە بە خزمەتکردنی ئەو دارودرەخت و دەوەن و گوڵ کە شاری هەولێری ئەوها بەجوانی و بەڕازاوایی بەجێهێشتووە. زۆر سپاس پیرۆستانبی.